This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانی. لە پاش 23 حوزەیران و دانیشتنی پەرلەمانی کوردستان و پێشکەشکردنی پرۆژە بۆ هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی لەلایەن گۆڕان و یەکێتی و لایەنە ئیسلامیەکانەوە و پاش خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسایانە بۆ هەموار، پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک سەردانی دەست پێ کرد وەکو وەفدی ڕەسمی بۆ دانوستان و گەیشتن بە چارەسەر لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەم شەو دەپرسین ئاخۆ پارتی دیموکراتی کوردستان چ وەڵامێکی دەستکەوتووە و بۆ خۆشی چی پێشنیاز کردووە بۆ لایەنەکان ئاخۆ تا ئەو کاتەی کە بیستی ئاب دەکات واتە کۆتایی هاتنی ویلایەتی ئێستای سەرۆکی هەرێمی کوردستان، ئەم بابەتە لە نێوان لایەنەکاندا وەکو خۆیان دەڵێن بە سازان دەگەنە چارەسەر، ئەگەر نەگەیشتنە چارەسەر ئەو کات ئەم بابەتە چۆن یەکلا دەکرێتەوە. بۆ ئەمە بەستەش میوانداری کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانم کردو. زۆر بەخێر بێ کاکەمین. بەڕێزان، ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە هەر پرسیارێکتان هەیە پەیوەست بەم بابەتە و لەسەر پارتی دیموکراتی کوردستان دەتوانن ئاراستەی ئێمەی بکەن واتە بە کۆمنت لە ڕێگەی پیجی NRTەوە بۆ ئێمەی بنووسن تاوەکو منیش لێرە بۆ میوانەکەمی بخوێنمەوە و تا وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاکەمین، سەردانەکانتان بۆ لای لایەنەکان کۆتایی هاتووە واتە لایەنێک ماوە کە ئێوە سەردانی بکەن؟ بێگومان وەفدی پارتیمان خۆتان بینیتان سەردانی هەموو لایەنەکانی کرد و تاوتوێ وەزعی کردیە پرسی سەرۆکایەتی هەرێم و دەستور لەگەڵ لایەنەکان و قرار بوو ئەوان جوابی ڕەسمیمان بدەنەوە. ئەو 4-5 ڕۆژە جەژنی بەسەداهات تقریبن ڕەنگە شتەکان ڕاوەستا بن و دوای جەژن چاوەڕوانی وەڵامیوان دەکەین و ئومێدەوارین بگەینە سازان و تاوەکو ئێستا هیچ وەڵامێکتان وەرنەگرتووە لەلایەن هیچ لایەنێک وەڵامی فەرمی؟ هێشتا وەرمان نەگرتەوە. جەژن بوو، ئەو 3-4 ڕۆژە جەژن بە قوتڵە بوو، بەڵام لە بەیانیەوە دەوام دەست پێ دەکا و ئومێدەوارین لەو ڕۆژانە بگەینە ئیتیفاقێک لەگەڵ لایەنەکە. باشە، چیتان پێشنیاز کرد بۆ لایەنەکان؟ ئەوەی ئێوە تەڕەحتان کرد بۆ ئەو لایەنانە بۆ قسە لەسەرکردنیان بۆ ڕێککەوتن لەسەر ئەم بابەتە و گەیشتن بە سازانێک چی بوو؟ چونکە تەرحی لایەنەکانی دیکە وازەحە، ئەوان لە پەرلەمانەوە دەڵێن دەبێ یاسای سەرۆکایەتی هەموار بکرێ و دواتر لە دەستورە بابەتی سیستەمی حکومڕانی یەکلا بکرێتەوە، وردەکارێکە یەکینا ئەساسەن ئەوەش یەکلا کراوەتەوانێ. ئەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو قەیرانە یاساییە تەرحی کرد بۆ لایەنەکان چی بوو بە دیاریکراوی؟ خۆی ئەوەی لە بینی ئێمە و لە بینی ئەوان تەڕەحکرایە وازەحە، لەبەرەوەی لەمێژە مناقەشەی لەسەر دەکرێت و ڕاگەیاندنەکان زۆر باسییان کردی و ئەوانیش هەموو شتێکیان باس کردیەوە لە پەرلەمان. ئەو پرۆژە یاسایی کە پێشکەشیان کرد بۆ خوێندنەوە یەکەمی لۆ کرا و بینیتە. ئێمە کە وەفدی ئێمە سەردانی کردن بۆ ئەوە بوو کە سازان بکەین لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و دوایش دەستور. ئێمە تەرحی خۆمان پێڕاگەیاندینە، ئەوانیش بەمایان گوتیە دیراست دەکەین و جوابتان دەدەین. تەرحەکە هەر ئەوە بوو کە لە میدیادا باس کرا، هەر ئەوە بوو کە بڵێ لە میدیا باس کرا دەگەنە دەستور. ئەوێش چاوەڕوانی وەڵامیوانین بۆ ئەوەی بگەینە ئیتیفاقێک بۆ لەو قەیرانە دەرباز بین پێشی 28 بۆی نەگەینە ناو فەراغێکی یاسایی کۆتایی بێتن و ئومێدەواریشم لەو چەند ڕۆژەی داهاتوو کۆتایی بێ ئینشاءڵڵا. دەگەنە چارەسەر تاوەکو ئێستا وەڵام نەدرابێتەوە؟ نازانم دەگەینە چارەسەر دروست نەکردو بە نسبەت پارتیەوە؟ نازانم دەگەینە چارەسەریان نەبەس ئومێدوان وایە بگەینە چارەسەر. چونکە چ بکەین بەدیل چییە؟ ئەگە نەگەینە چارەسەر بەدیل چییە؟ خۆ ناکرێمە بچین لە جیاتەوەی ئیشێک چا بکەین خراتری بکەین، بەعکسەوە دەی بە هەمومان هەوڵ بدەین ئەو کێشەیە چارەسەر بکەین. چەندە لایەنەکانی دیکاڵێن ئەگەر نەگەینە چارەسەر لە دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەم بابەتە لە پەرلەمانێکلا دەکەینەوە. خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە پرۆژە یاساکانیان و بە منتەقی زۆری ناو کات دەتوانن لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بابەتە یەکلا بکەنەوە. پارتی دیموکراتی کوردستان قەناعەت ناکەم لە پەرلەمان یەکلا ببتەوە، چونکە لادانی سەرۆکی هەرێم بە 50 زائید یەک نابی، 56 ببتە 57 و سەرۆکی هەرێمی پێلا بدەی بە یەک نەفەر. لادانی سەرۆکی هەرێم لەو پۆستێکی گرنگە دوو لەسەر سێی دەنجی پەرلەمانتارانی دەوێت.
پاشان ینی هەروە بەڵام ئەگەر پۆستی سەرۆکی هەرێم گرنگ بێ پەرلەمانیش گرنگ نییە مؤسسەیەکی تەشریعیە لە وڵاتەوە نیە مؤسسەی ڕقەمەکە ئیشی پەرلەمانە بەڵام دوو لە سەرسەی دەوێت نەک 50 زاییەک پرسەکانوانە دەستوری عراق تەمەشا بکە بۆ هەر پرسێک بە جۆرێک دەنگ دەدرێت لە هەندەکان 50 زاییەکە لە هەندەکان دوو لە سەرۆکی هەرێم لابن ئەوان هەمواری پرۆژە یاسایەک دەکەن پرۆژە یاسایەکە سەرۆکایەتی تایبەتە بە سەرۆکایەتی هەرێم یعنی لادانی سەرۆکی هەرێمە کە لادانی سەرۆکی هەرێم بوو دوو لە سەرسەی دەوێت بەڵام ئەگەر تا ئەو کاتە نەگەنە ڕێکەوتن پەرلەمان ئەوەی کە ئەیکا ئەرکی خۆی نییە یعنی نابێت دوا بکە دەبێت چاوەڕێ بکە پەرلەمانیش ئەگەر ڕاستیت دەوێت ئیشی پەرلەمان نیە سیستەم بە وڵات دابنێ چۆن ئیشی چێە ئیش لە هەموو دنیا سیستەم دوو شێوە دادەندرێ یان دەستور دایدەنێ خۆ تەمەشای سیستەمی وڵاتان بکە دەستور بەڵام دەستور چێدایان دەستور سیستەم دەستور پەرلەمانەوە کۆمەڵی خەڵک متمانەیان پێدرێت بۆی دەستور لە پەرلەمان داناندرێت دەستور لێژنەی تایبەت دەستور ئەو لیژنەی چێ متمانەیەتێ دەستور لێژنەی تایبەت قەیدی ناکە متمانەی داتێ بەڵام دەسەڵاتی نییە سیستەم دابنێ پەرلەمان لێژنەک دادەنێ متمانە دەداتە ئەو لێژنەی ئەو لێژنە دەستور ئامادە دەکات ڕژنووسی دەستور ئامادە دەکات دەستور نییە دەستور دەستە ناو خەڵکی کوردستان جەماوەر متمانە بە دەستور دەدا خەڵکی کوردستان بە گشتی سیستەم دادنێ نەک پەرلەمان سیستەم دابنێ تەمەشای سیستەمی دنیا بکە مەسەرەن نمونە سیستەمی ئیران لە زمانی شای گۆڕا بۆ نظامێکی ئیسلامی چێ گۆڕی بە شۆڕش گۆڕا یعنی سیستەم لەو حالەتانە یان بە شۆڕش گۆڕاینە و یانیش دەستور دەیگۆڕی باشەوە ئێمەگەر پەرلەمان نەیگۆڕێ بە شۆڕش بیگۆڕێ سەکاوەیە نە مەقسەدمەوەی بە شۆڕش بیگۆڕێ دەڵێن دەستور لە حالەتە کە شۆڕش بکرێ سیستەم دەگۆڕێ بەسێمە هێشتا لە حالەتی تر دەستور سیستەم دیاری دەکات ئەوەی من پرسیاری لەسەر دەکەم ئێستا ئێمە خاوەنی دەستور نین و ئەندامانی لیژنەی نووسینەوەی دەستور بۆ خۆشیان دەڵێت ئەو وادەی بۆیان دیاری کراوە ئەوان ناگەنە ڕێکەوتن لەسەر ئامادەکردنی دەستور واتە هەر بێ دەستورە بین مشورخۆری لایەنەکانی دیکە ئەوەی کە خۆیان ناوێن ناو مشورخۆری هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتیە بۆ ئەوەی نەکەوینە فەراغی یاساییەوە کە ئێمە بێسەرۆک دەبین هەرێمی کوردستان لە 20 ئابدا بێسەرۆک دەبین تاشی ئەوانەوەیە ئێوە بە سازان ئەڵێم ئەگەر ئێوە بە سازان لە دەروی پەرلەمانی کوردستان دەڵی تاوەکو ئێستا وەڵاممان وەرنەگرتوێتەوە نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک پەرلەمان مافی خۆی نییە یاسایە کە وەختی خۆی هەر پەرلەمان دەری کردووە هەر ئێوە بۆ خۆتان لە پەرلەمان دەرتان کردووە ئەم یاسایە هەموار بکاتەوە زانی ئەگەر سەرۆکچی هەرێم نەمینێ ئەستن پەرلەمان مافی نیە یاسا بڕوێنی چونکە یاسا کە پەرلەمان دەری دەکات دەبیستە لای سەرۆکی هەرێم تەزدیق بکرێ ئەگەر سەرۆکی هەرێم تەزدیقینەکە نابتە یاسا لە حالەتەکە تو سەرۆکی هەرێمت نەما پەرلەمان چۆن یاسا دەردەکات سەرۆکی پەرلەمان ئەرکەکانی ناتوانانی سەرۆکی پەرلەمان ئەرچی سەرۆکی هەرێم بگرتە ئەستۆ ئیلا لە حالەتێک سەرۆکی هەرێم بمری تووشی مردن ببی یانیش و لە وجود نەمینێ لە حالەتی خلو ئەگەرنا ئەو ناتوانانی شوێنی بگرتەوە سەرۆکی پەرلەمان و ئەگەر سەرۆکی پەرلەمانی یاسایەکی دەرکرد یاسایەکە بۆ تەزدیقکردن دەستە لای سەرۆکی هەرێم ئەگەر سەرۆکی هەرێمت نەمالاتدا شێو یاسایەت بۆ تەزدیق دەکات خۆی کێشەکان لێرەنە ئێمە ئەوە دەڵێن وا پێشمان خۆشە تێمان بگەن ئێمە دەڵێن تووشی قەیرانێک بووینە تووشی شەڕی داعش بووینە تووشی کۆمەڵک کێشە بووینە کۆمەڵک کێشەمان لەگەر بەغدا هەیە بۆ ئەوڕۆ مەجای هەڵبژاردن نییە وەختەکە کەم لە پێشمان مایە ئەمە ئەگەر بمانەوێت ئەوڕۆ هەرێمی کوردستان تووشی کێشە نەکەین و فعلەن دەبی ئێمەش ئەحزابی سیاسی مەسئولیەتێکی گەورە لە سەرشانمانە خەڵکی کوردستان زیاتر لە 50 ساڵەوە خەباتی چەکداری دەکات دەربەدەر دەبی ئاوارە دەبی ئەنفال و کیمیا باران کرایە ئەمە نابی لەوە بەرژەوەندی حیزبەکانی خۆمان ئەوڕۆ کوردستان لێکترازان دروست بکەین ئەمە نابی بە وڵاتە قەیرانێک دروست بکەین کە زۆر گەورەتر بی ئێمە ئەوە دەڵێن ئێمە پێمان باشە سەرۆکی هەرێم 2 ساڵ بەردەوام بی لەو 2 ساڵی دەستور بنووسرێتەوە لەو 2 ساڵی سیستەمی وڵات دیاری بکرێت ئەوجا سیستەمی وڵات پەرلەمانی دەبیت سەرۆکایەتی دەبیت تێکەڵاو دەبیت چۆن دەبی ئێمەمان نەحماننیە و مناقەشە با لە بۆ دەستور بی و دەستوریش دەخرێتە بەردەستی هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەوان بڕیار دەدەن سیستەمی وڵات چوار لایەن بە دیاریکراوی پێچەوانەیەوە قسە دەکەن ینی زۆر جار منم قسەیم بۆ خۆم لە کادرانی لایەنەکانی دیکە بیستووە دەڵێن پارتی دەیەوێت تەنیا ویستی خۆی بسەپێنێ چوار لایەنی دیار
بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستاندا پێچەوانەی ئێوە قسە دەکەن پارتی بۆ دەویستی خۆی بچەسپێنی پارتی دەرێ پرسێکی گرنگە هەموار بکەنەوە ئێوە نا پارتی دەرێ پرسێکی گرنگە بیدەنە خەڵکی هەرێمی کوردستان با ئەو هەرێمە بە کاملی دەنجی لەسەر بدا ئەوە سەپاندنی ویستی خۆیتی پارتی دوای من احترام هەیە لە بۆ هەموو ئەحزابی سیاسی بە خۆشمانەوە چەند حزبێک بەشدارن ئەوڕۆ لە حکومەت هەر یەکە تەلەڤیزیۆنێکی دانایە لە ئێوە سبینەوە دەست بە پەخش دەکات تا ئێوارە بەس دژێ و حکومەتە قسە دەکات باشە ئەگەر ئەو حکومەتە ئەوەندە حکومەتێکی خراپە ئەگەر ئەتوی ئەوەندە دژێ و حکومەتی بۆ بەشداریت کرد بۆ ئێستا بەشداری ئێستا تو دەی زەمی حکومەتێک دەکەی کە خۆت تێیدای لۆ خەڵکی کوردستانەوە نابینێ ئاو نییە کارەبا نییە فلان نییە سیستەم خراپە هەمووشت خراپە تۆی تێدا بەشداری خۆ پارتی لە ئەنجومەنی وەزیران دەسەڵات لەدەست سەرۆکی ئەنجومەنی وەزیران نیە بەتەنها ئەنجومەن قەراردا نەک سەرۆکی حکومەت قەراردا ئەنجومەن قەراردا وەلو ئەنجومەنە پارتی ئەقەلیەتە پارتی ئەکسەریەت نییە هیچ بڕیارەگە بێوان ناتوان لە ئەنجومەنی وەزیران بڕوە کە خۆت لە مرکزی قەراری خۆت بەشداری لەو حکومە پێویست دەکات تەلەڤیزیۆنەکە دانابی ڕۆژە هەتا هێوارێ زەمی ئەو حکومەت هەر چێبی خەڵکی کوردستان دەیبینی وەکو من بەو شێوە نابی ئێمە حکومەتێکمان تەشکیل کردە حکومەتێکی بنکە فراوانە هەمومان تێیدا بەشدارین مەفروضە هەمووشمان دیفاعی لێ بکەین مەفروضە هەمووشمان پشتگیری لەو حکومەتە بکەین نەک ئەوڕۆ تۆ بڕێ من ئاگام لە مەلەفی نەفت نیە ئەو برێ من ئاگام لەوە نیە و من ئاگا ئەی چێ ئاگای لێ بۆ ئاگات لێ نییە بەسوان نییە ینی لایەنەکانی وانییە هەمومان ئاگامان لێیە کاک مەسعود بە سەرۆکایەتی وەفدەک چووە ئەمریکا یەک کۆبوونەوەی بەتەنهای لەگە هیچ مەسوولینی ئەمریکی و ئەوروپی نەکردیە ئەو وەفدەی لەگەری بوو هەموو لەگەڵی بوون بێەوە برێ وەڵام من ئاگام لێنی بۆ ئاگات لێنی خۆ لەوێ نەبووی یان کاک نێچیر کە چوویتە تورکیا بۆ لە بۆ مەلەفی نەفت چوویتە بەغدا لەگەری نەبووینە جێگری سەرۆکی حکومەت لەگەری بووە و وەزیری لەگەر بۆ خەڵکی تری لەگەر بۆ بەیەکەوە بووینە و لێژنەی وزە لێژنەکە بە هەر لە پارتی پێک نهات ئەمیان تێدا بەشدارن بۆ دەبێ من بڵێم ئاگام لێنێ لە فلان شت نەخێر ئاگام لێ لە سەردانەکەتان بۆ لای لایەنەکانم بابەتتان باس کرد هەموو شت باس کرایە چۆن باز نەکرای وەڵامی ئەوان چی بوو مناقەشە لەسەر هەموو شت دەکەین وەڵامی ئەوان چی بوو کاوەتان پێوتنیان وەڵامی وان چی بوو ئەوانیش چونکە زۆر جار دەوترێت ئێوە وەکو بەرپرسانی لایەنەکان نابەتەنیا پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنەکان زۆرتر لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان قسانەکە نەجینا ڕوبەڕوو کە کۆبنەوە لە وەفدەکانە زۆرتر مجاملەی یەکترەکەن نه ئەوەی لە تەلەڤیزیۆن دەیبینی وەختی پێ دەکەنینەوە هێشتان کۆبنەوە دەستی پێ نەکردیە عادەتەن ئەوەی تەسویر دەکرێت ئەوەی تەسویر دەکرێت هێشتان کۆبنەوە دەستی پێ نەکردیە کە بۆ کۆبنەوەی ڕسمی کامیرەکان دەستنە دەرێ ئەوە قسان دەکەین چۆن قسان ناکەین هەموو شت باز دەکەین مەسەلەوە نییە دژیەک بینێمە بەس ئێمە دەمانەوەی وڵاتێک بەڕێوە بندەبی گفت و گۆش بکەین دەبی باسی کەم و کوڕێکانیش بکەین ئێمە بە خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان نایشێرینەوە کەم و کوڕی هەیە مەشاکل هەیە خۆمە ناڕێن شت نییە خۆ بەڵام لەگەر ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت گوزاری باسی پێشکەش کردەوە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو بەڵام من ڕۆژێک بەنزین نەبی لە بەنزی خانە لایەنەکانی ئۆپۆزیۆن هەر جارێک پرسیارم لێ کردوێتن بۆچی نەتانتوانی لەم حکوومەتە بنکە فراوانەدا ئەوەی کە بەڵێنتان بە خەڵکدا بوو بیبەنە سەر دەڵێن ڕێگریمان بۆ دروستەکرێت چه ڕێگری دروستەکە پارتی دیموکراتی کوردستان ڕێگریەکە لە چێن دەرەوە چ بە تهدید بکرێ بزانین لە چێمە ڕێگری دروست کرد بۆ نمونە لە وەزارەتی داراییت لە وەزارەتی کارەبا بۆ نمونەی بەستنەوە بە وەزارەتی سامانە سروشتەکانەوە لەنەوە ئەوانن کە گرفتمان بۆ دروستەکەن وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستان حسابە ئەوە بۆ ئەو هەموو وەزارەتە هەنا تەنها یەک وەزیر دەتوانانی گرفت بۆ هەمیان دروست بکە بۆ ئەوان ناتوانن گرفت بۆی دروست بکەن بۆ بەس گەرواش بە نیشانەی قوتە بۆیەوە نیشانەی قوتنی بەڵام بۆ یعنی بەس تەنها وەزیرێکی مەتوانی گرفت بۆ هەموو وەزیرە دروست بکە ئەوان چ دەکەن دەبا ئەوانش گرفت بۆی دروستکەن ئەگە مەسەلە هەر گرفت دروستکردنە کاکە وەڵەوان نییە ئێستا هەموو داهاتی نەفت دەستە وەزارەتی مالیە ناستە وەزارەتی سامانە سروشتەکان هەموو شت شەفافە هەموو شت دیارە لە پێشیان و لێژنەی سامانە سروشتەکان هەیە هەموو ئاگایان لە هەموو شتەکە وردەکاریەکانە کەس نی ئاگادار نەبی خۆ لە کابینی ڕابردوو کاک عیماد ئەحمەد بەخۆی من لەبەر چاومە لەسەر تەلەڤیزیۆن گوتی ئاگام لە هەموو وردەکاریەکانی نەفت هەیە بەڵام ئێستا دەرێ ئاگامان لێنێ بە تەکید ئێستایەکی تر لە جێیتووە ئەو ئاگای لێ فەرق چی
باشە کاکە من بینەوە سەر مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێم ئەم بابەتە لەلایەن هەندێک لە کادرانی پارتی دموکراتی کوردستانەوە بیستمان کە ئەگەر بەم جۆرەی ئێستا لایەنەکانی دیکە دەیانێت لە پەرلەمانەوە بە منطقی زۆری نام بابەتە یەکلا بکەنەوە ئەو کات اتفاقاتەکان هەڵەوەشێتەوە ئەو ڕێکەوتنانی ئێستا بۆ حکوومەتی بن کە فراوان کراون نامێنێ و تەنانەت جۆمان لە دوو ئیدارەی بوو ئەوەی کە ڕەنگە دوو ئیدارەی ئەوەی جاری جاران بینیمان دیسان زیندوو بێتەوانێ ئەگەر ئەم بابەتە هەر ئاوها بڕوە ئەمە دوور و نزیک دژی دوو ئیدارەیین بڕواشمان بە دوو ئیدارەیی نییە و ناژبی کەسیش دەست لە بۆ دوو ئیدارەی لە مەبدەئی ئێمە چونکە ئەمە ئەگەر ساڵی هەفتا و چارەگە بارزانانی ڕازی بەوازە نیوەی کەرکک بینی ڕەنگە شەڕ نەدەبوو بەس پارتی لەو قەزیانە ڕێی خۆی وازەحە بڕوامان بەوە نییە ئەوی تر بە زۆرینە و کەمینە ناکرێ ئەتۆ دوو پێوەرت هەبی ئەگەر لە مەسلحاتت بوو بەو پێوەرەی بپیوی ئەگەر لە مەسلحاتت نەبوو بە پێوەرەی تر ئەگەر کراچی بۆت باسکەم باش ئەگەر بە زۆرینە و کەمی نەبی دەبی کورد بەغدا هیچی نەبی وەنیا چکەگە بە زۆری نەبی 325 کورسی لە عێراقەیە بە زۆرینە و کەمی نەبی کورد بە تەمای 6 کورسی هیچی بەدەست ناکەوی دەکرێەوە هەمووی تەوافقاتی سیاسیە لەوێ ڕاهاتە خوارێەوە مام جەلال کە بووە سەرۆک کۆمار نازان بە تەکید لەبیرمەیاننا یەکێتی وابزانام 12 کورسی هەبوو لە پەرلەمانی عێراق باشە بە زۆرینە و کەمی نەبا دەبوێ خۆ تەوافقی سیاسی و استحقاقی نەتەوە کە کاکە ئەمە دەبی ئەوە بکەین ئەوان ئەگەر بە تەمابی بە 50 زائیدیەک بەس ڕەنگە جیاواز بابەتە بۆ ناو 56 دەکەمە 57 هەموو شتێک دەکەم ناکرێ بەو شێوەیە ناکرێت ئەگەر کرا من ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئەم بابەتە بۆ تەوەری بەرنامەکەم لە گۆڕان لە یەکێتی لە پارتی دموکراتی کوردستان میوانم هەبوو لایەنەکانی گۆڕان و یەکێتی باسییان لەوە کرد کە بەڵێ ئەگەر ئەم بابەتە لە دەرەوەی پەرلەمانی کوردستان نەگەنا ڕێکەوتن ئەو کات هەتا جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێ راپۆرتی خۆمان لەسەر پرۆژەکان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی دەنێرینە سەرۆکایەتی پەرلەمان وەڵام من احترام لە بۆ برادرانی پەرلەمان هەیە من لێتان ناشێرمەوە کەم ئەزمونیان پێوە دیارە بۆ دیارە کەم ئەزمونیان پێوە دیارە کۆمەڵک کێشە دروست دەکەن لە نەتیجەی چی بنمون لە نەتیجەی کەم ئەزمونیە خۆزگە پەرلەمانی کوردستان سی ئەندامی کۆنی تێدا مابە خۆزگە لە سەرۆکایەتی یەکەچیان ما بە کاتی خۆی کاک فرسەت ئەحمەد لێ بوو کابرایەکی قانونی شارەزا بۆ تووشی ئەو کێشانە نەدەبووین ئەو کێشانەی بۆمان دروست دەبی زۆری لە کەم ئەزمونیە بەبێ جیاوازی هەموو پەرلەمانتارەکان بە فراکسیۆنی پارتیشەوە وەکو ئەشخاص نا وەکو دەستگاکە کەم ئەزمونی پێوە دیار پێشتر باشتر بوو لە زۆرتر ئەم قسەیەت ڕووی لە سەرۆکی پەرلەمانەوە نیە ونوات گەشت ڕۆم لە وەکو دەستگایە سەرۆکی پەرلەمانیش زۆر بە ئەزمون نییە ئەوش بە نەڵێم بیشێرمەوە ئەوش ئەو لە نەتیجەی جارێتتر ئەو پەلە و خوێندنەوەی یەکەم لە بۆ ئەو یاسایە و هێنانی قونسولی ئیران کە هیچ پێویستی نەدەکرد چونکە کۆبوونەوەی ئاسایی پەرلەمان وتیوان بەشداران بوو کە هەڕەشەمان لەسەر گۆران ئازاد لە پاش کۆبوونەوە کەوتی لەلایەن بەرپرسانی باڵای پارتی دموکراتی کوردستانەوە هەڕەشەی جددیمان لەسەر بووە ئەمە لە وەڵامی پرسیاری ئەنافتیدا کە بۆچی کۆنسوڵی ئێران میوانداری کراوە نەک بەتەنیا کۆنسوڵ ئێرانیش هەموو ئەو کۆنسوڵانی کە داوت کراوە منیش حەقیقەمە بپرسم چ زۆرە هەڕەشەک وەڵا هێنابوو هەمەرمان هێنا بۆ دەورێت چمان هێنابوو لە زۆرێک لە پەرلەمانتارەکان ئەگەر میوانداری ئەو کۆنسوڵانە نەکرایە لە هەرێمی کوردستان ئەو ڕۆژە لە پەرلەمانی ئاسایی لە پەرلەمانی کوردستان دۆخەکە دانیشتنەکە بە ئاسایی بەڕێوە ناچوو وەڵڵاهی ئەستان ئەوە برێم چێ برێم غەدرەکە لەمە دەکەنیان خۆ نارێن بوختانە ئەست و ئەساسی نییە ئەستان پارتی بڕوای بەوە نیە پارتی و پەرلەمانە بە مەڵکی خۆی دەزانی و ئەو پەرلەمانە بە خوێنی شەهیدەکانی کوردستان دەزانین پارتی بەتەنیا نەنا مڵکی پارتی بەتەنهانە بە مڵکی خۆمانی دەزانین کە خیمان لەسەر ڕشتیە ئەوە کۆمەڵک خەڵک خوێنی ڕژایەتە و حکوومەتە و پەرلەمانە دروست بووە پێشی هەموو کەس ئێمە داوامان کرد هەڵبژاردن بکرێ و پەرلەمان و حکوومەت دابنێ بۆ چۆن دەچین هێرش دەکەینە سەر پەرلەمان هەڕەشە چ زۆرە هەڕەشەک لەسەر پەرلەمانە کەی هەڕەشە لە هەولێر هەبووە کەی هەڕەشە لەسەر پەرلەمان هەبووە لەسەر کە مەزموونی پەرلەمان بە هەندێک بۆستین
ئەمە جۆرێکە لە ڕەتفعل لە پاژەوەی 23 حوزەیران ڕوویدا یان بۆ نمونە بەڵگەی منطقی تەیە بۆ ئەوەی کە پەرلەمانەکەمان پەرلەمانێکی بێئەزموونەوە تا گرفتی بۆ دروستکردن وەکو تۆ دەڵێ ئەخر با بۆ نمونەوەتە سەرۆکی پەرلەمان ئەزموونی نییە لەسەر کەمال بێئەزموونی من دەڵێم کەم ئەزموونیان پێوە دیارە کەم ئەزموونی جیاوازە لەگە بێئەزموونی کەم ئەزموونیان پێوە دیارە باشە بەڵام ئەخر بۆچی ینی من حەزەکەم بەڵگەیەکم بێتێ بۆ نمونە کە مەزمونونەکەیان لە چیایە سەرۆکی پەرلەمان بۆچی کە مەزمونی پێوە دیارە بۆ نمونە ینی تۆتت پەلەپەلی کردو بەڵام خۆ لە خولەکانی پێشووتریشدا کە یەکێتی سەرۆکی پەرلەمانی هەبووە پارتی سەرۆکی پەرلەمانی بۆ زۆر بابەتە بۆ بە پەلەپەل تێپەڕێنراوە تو لە کۆبنەوەی ئاسایی پەرلەمان بچی قونسوڵان داوت بکەیدا لە عرفی پەرلەمانی ئەوە ناکرێت ئەوە لە عرفی پەرلەمانی لە کۆبنەوەی ئاسایی پەرلەمان میوانداری ناکرێت تۆ ئەگەر دەری هەڕەشەم لەسەر بفەرمی بیسەرمێنە هەڕەشەکە لە چێ خۆت دەتوانی داوا تەزیرکردی لەسەر حیزبی هەڕەشەی لێکردی چ جۆرە هەڕەشەی لێکردی تۆ پەرلەمانی دەسەڵاتت هەیە دا ئەگەر هەڕەشەت هەیە داوایەک تەزیر بکە لە داواکاری گشتی یان لە پەرلەمان برارە گۆگرا چێ هەڕەشەی لەسەر کردی چ جۆرە هەڕەشەک بوو چ قووەتە کاتە سەرت چ جۆرە هەڕەشە کە هەڕەشە ئەوە کەم ئەزمونیە دوای بەڵام سەرۆکی پەرلەمانی کوردستان لە پاش دانیشتنەکەی 23 حوزەیران لە کۆتایی قسەکانیدا پێچەوانەی ئەمەی تۆی وت ئەوەی کە لەم قۆناغەدا و تەنانەت ینی قسەکەی بۆ نێوەی لێ هاوکە قۆناغێکی نوێی پەرلەمان لە ئێستەوە دەست پێ دەکا کە پەرلەمان دەتوانێت ئیرادەی خۆی بسەپێنێ تەنیا قسەی حیزبەکان نەبێ لێرە ڕەواجی هەبێ پەرلەمان بۆ خۆی کار دەکا قوتابی سەرۆکی پەرلەمان بوو پەرلەمان پەیڕەوی ناوخۆی هەیە پەرلەمان یاساکانی هەیە پەرلەمان پێی یاساکان ڕەفتار بکە و تو سەیری پەرلەمانی بەغدا بکە سەیری دەستوری بەغدا بکە لە کێشە چارە نووسازەکان زۆربەی زۆری بە دەنجی دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمانە هەندێکی بە دەنجی چار لەسەر پێنجە تو تەمەشا بکە فەرقا ئەتوو بتەوێ وا بە پەلەپەل و وا بە سورعەت و بڕیارێک بینی و سەرۆکی هەرێم لادەم و سەرۆکێکی دەردانێم ئێکاکە لە وڵاتە کێشە دروست دەبی وا بە ئاسانی ئەوە ناکرێ ئەتوو داعش و 40 کیلۆمەتر لە هەولێر دوورە کۆمەڵک مەشاکلمان هەیە پاشان بەو دەم و دەستە چێ دەینی سەرۆکەکی ئەوەندە پڕ ئەزمون پڕ شارەزا پەیوەندی لەگەر هەموو وڵاتانی دنیا هەبی پەیوەندی لەگەر ئەو هەموو فەرماندە سەربازیانە هەبی بینی بەو دەم و دەستەی کوردستانی تەسلیم بکەی بەو هەموو مەترسیدارەوە وا بە پەلەپەل بینی بیکێ سەرۆکێرێم بەس خۆ کەس ڕێگری ناکە بەقەدەوەی ئەو یاسایی کە خۆتان وەکو یەکێتی پارتی لە ماوەی ڕابردوودا وەکو زۆرینەی پەرلەمانی مەبەستمە داتان ناوە هیچ کەس بەقەدە و یاسای ڕێگری ناکەوە نیە یاساکە ڕێگە نایە کە بۆ نمونە مەسعود بەرزانی وەکو سەرۆکێرێمی کوردستان جارێکی تر خۆی کاندید بکاتەوە هەر ساڵی خۆی تەواو کردووە 2 ساڵی بۆ درێژ کراوەتەوە لە ئێستادا بەپێی ئەو یاسایە ئیدی ناتوانێت سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئەمەوە دەڵێن وە دەزانین بەڵام دەبی هەڵبژاردن بکرێن ئایا تۆ بەنجارت هەڵەیە هەڵبژاردن بکەیت فەرموو بە هەڵبژاردن بکەین خۆ ئەگەر هەڵبژاردن دەکرێت سەرۆکێرەمەوەی تاقی کردوانێ و کۆمیسیۆن دەڵێ ناتوانێت ناتوانێت ئەمەش وا دەڵێن دەڵێن ناتوانن هەڵبژاردن بکرێت کە ناتوانانی هەڵبژاردن بکرێت دەبی مەخرەجێک بدۆزیەوە مەخرەجەکە ئەوەیە ئەوڕۆ باشترین کەس بەردەوام بی لە بۆ سەرۆکی هەرێم کاک مەسعودە بەڵام ئەگەر ئەتوو ڕکت لێ دەبتەوە ئەو وڵاتە بەڕخوخینە بەڕێوە ناچی باش دەبی بەرژەوەندی گشتی لە بەرچاو لەسەر و بابەتە کۆمنتێک کاتۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شۆخان باران نووسیوێتی ئەگەر سەرۆک یاسا دەشکێنێ و خۆی هەڵدەبژێرێتەوە بەیانی ئەو مافە دەدات بە خەڵک کە یاساکان بشکێنن ئەوە احترام لە بۆ ڕێی خۆیتەوە یاسا شکاندن نییە سەرۆک خۆی هەڵنابژێتەوە سەرۆک دەبی سازانی لەسەر بکرێ و هەڵبژێردرێتەوە یان دەبی خەڵکی کوردستان سقەی پێبدایان دەبی پەرلەمان سقەی بدە سەرۆک بە خۆی هەڵنابژێری کەس پەرلەمان ئەو سقەی باسەوە گرفتان نییە بەڵێ ینی لە پەرلەمانەوە ئەو سقەی بدرێتێ گرفتان نییە ئەخە دەبی سازان بکرێت دەبی لە دەرەوەی پەرلەمان سازان بکرێت ئەوجا لە پەرلەمان یاسایەکە هەموار بکرێت باشە ئەگەر مەرجی لایەنەکانی دیکە ئەوە بێت کە بەڵێ ئەوان گرفتیان نەبێت لەسەر مەسعود بەرزانی بۆ ئەوەی بەردەوام بێ لە پۆستەکەی بەڵام بیانەوێت یاساکە هەموار بکەنەوە و لە دەستوردا سیستمی حکومڕانی بکەنە پەرلەمانی تەواوەتی واتە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێ ئەو پارتی گرفتی دەبێت لەگەڵەوە دەزانین مەسەلەی سیستەمی حکوم وانییە ئەگەر سەرۆک لە پەرلەمان هەڵبژار سیستەم پەرلەمانیە شتی وانییە یان لە دەرەوەی پەرلەمان بەس بمبورە من لە دەرەوەی خەڵکانی پسپۆر
پسپۆری دەستوری یعنی قسەم کردووە دەڵێ کە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرا ئەو کات پەرلەمانی تەواوەتیە نەگەوەی کە ئەگەر سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرە بڵێن سیستمەکە پەرلەمانی نییە مەفهومەکە ئەوەیە یعنی کە لە پەرلەمانەوە هەڵبژێرا سیستمەکە تەواو پەرلەمانیە ئەمە دەکرێت سیستم هەر پەرلەمانی بین سیستم بەڕکونەکانی حساب دەکرێت پەرلەمانیە یانیش سەرۆکایەتیە نظامی سەرۆکایەتی هەر سەرۆک خۆشی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وەزیرەکان بە شێوەی تر لە بەندەستی سەرۆک ئیش دەکەن یعنی ڕکنەکانی ئیشکردن ڕکنەکانی حکومت دیاری دەکا و سیستەمە چییە باشە باواز لە ناوێنانەکەی بێنین بەستەنیا ئەگەر بۆ نمونە مەرجی لایەنەکانی دیکە ئەوە بوو کە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێ ئەوە گرفتانە بێت ئەما گرفتمان نییە سیستم پەرلەمانی بی خۆ سیستم نا سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێ سیستمی ئێشتاش ئەمە دەرێن ئەو مناقەشە لێگەڕن لە بۆ دەستور لە بۆ خەڵکی کوردستان خەڵکی کوردستان بڕیاریدا لە پەرلەمانی با لە پەرلەمانی لە دەرەوەی بیبارەت دەرەوە بی ئەوە بۆ دەستور بی ئەمە کێشەمان نییە بەڵام بۆ مەرجت هەبی بۆ مەرجی پێشوەختت هەبی دەستور لە هەموو دنیا دەستور بە شێوەیەک دەنووسرێتەوە کە بۆ پارتی داواکاری بەردەستی وڵاتیان بۆ پارتی داواکاری پێشوەختی هەبێت ئەوەی داواکاریتان هەیە بۆ ئەوەی مەسعود بەرزانی لە پۆستەکەی بمێنێتەوە بۆ ماوەی 2 ساڵ بینە خاوەنی دەست تێکەڵ نەبی پۆست جیاوازە سیستم جیاوازە باشە بەڵام خۆ ئێوە داوایەوە دەکەن حتمما لایەنەکانی دیکەش داواکاری خۆیان پۆست موقەتە لە بۆ هەموو کەسێک ئاخرەوەنە لەن موقت نییە کووە تا دەڵێن 10 ساڵە لای پارتی دموکراتی کوردستانەوە ئێستاش نایەنەوێ ئەو پۆستەمان بدەنەوە خەڵکەیە 50 ساڵە لەسەر یەک پۆستی خۆ هەر مەسەلە 10 ساڵ نییە بەڵام حاڵەتێکی دروستە پۆست موقەتە دروستە بۆ دروست نییە جاروێ سەرۆکی ئەمریکای 2003 بژێردرایتەوە زانی خۆتت 50 ساڵ مەبەستم مەسئولینی حزبی هەیە 50 ساڵ لە پۆستەکەن ئەوە لە حکومت ناڵێ لە حکومەتانی شەیە باش ئەوە سەدام 30 ساڵ حکمی کرد فلان بەڵام چارەنووسیمان عەلا کولین خەڵکی تریشەیە پاشایەکان هەنەوە 50 ساڵ حکم دەکەن و چارەنووسیشان چ مشکلەیان نییە نظامی مەلەکی هەیە بەڵام خەڵک گەناڵێنە لە ژێر دەستیانە و ڕاپۆرتێنە دەوڵەتەکان بەردەوام گازم ئەوەتە ئوردن نظامی مەلەکیە سعودی مەلەکیەوەیە کا خەڵک دەناڵێنی نظامی بەریتانیای مەلەکی بۆ خەڵک دەناڵێنی شەرنی خەڵک بناڵێنی ئەتانەوێ مەسەلە ئەوە نیە خەڵک دەناڵێنی تاقیب بکەنەوە لە هەرێمیش بەڵێ یعنی بەقەدەوە پێم ئەجیبن کە ئەم تەجروبەیە تاقیب بکەنەوە لە هەرێم کامە تەجروبە مەسەلەی ئەوەی پاشایەتی کە ئەو سەرۆکانە چەند ساڵە من باسیەوە ناکەم گرفتیان نییە من نمونەت بۆ دێنم باسیەوە ناکەم سیستەم بکەینەوە سیستەم دانان ئیشی من نییە دەسەڵاتی ئێمەش نییە سیستەم لە دەستور دەنووسێتەوە خەڵکی کوردستان بڕیاردەدا لەسەر سیستەم ئیشی من نییە بەمەش ناکرێت بە تەنها وەکو پارتی و ئەمەش خەتی سۆرمان نییە لەسەر سیستەم پەرلەمانی دەبی یان تێکەڵاو دەبی یان سەرۆکایەتی دەبی ئێمە دەڵێن لێژنەکی تایبەت هەیە وا دەستور دەنووسەوە کە دەستورەکەی تەواو کرد ڕژنووسە دەخرێتە بەردەستی هاوڵاتیان هاوڵاتیان بڕیارێن لەسەر دەستور بڕیاریان لەسەر ناتوە دەستور ئەوە خەڵکی هەرێمی کوردستان دیاری دەکات سیستەمی حکم چۆن بی باش جیاوازە لەگەر پۆست بابەتێکی دیکە هەیە تاوەکو ئێستا پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەوە پرۆژەی نەبووە بۆ ئەم پرسە واتە پرسی سەرۆکایەتی لەو منطقەوەیە کە تۆوتت یعنی جۆر لە قسەکانت جۆرە لەوەی تیابوو کە متمانەتان زۆر بە پەرلەمان نییە هەر ئەوەیە کە تاوەکو ئێستا بۆ نمونە پرۆژەتان نەبوو لە ڕێگەی پەرلەمانەوە بۆ نەمگوتی متمانەکردنی نەبم بوورە وتم وا تێگەیشتم لە قسەکانت نەگەوەی تۆ وا دەتوە بەڵێ من نەمگوتی متمانەوە پەرلەمان نییە پرۆژەمان نەبوو پرۆژەوانی هەردوو کەلیمەیە دوو جملەیە چییە سەرۆکی هەرێم لا بدرێوی سەرۆکەشتکە بێرەوەندەیە وە تێدەگەی داخۆ پرۆژەک چوویتە پەرلەمان باسی کێشەی بێکاری دەکا و باسی کارەبا دەکا لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کردووە دەسەڵاتەکان تەشریفاتی بێ هەندێک لە دەسەڵاتەکانی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانەوە مناقەشەکە تەنها دوو جملەیە مناقەشەکە تەنها دوو جملە بووە پرۆژەکە دوو جملەیە و تەواوی تر نییە ئێمە پرۆژەیمان لە بۆ پەرلەمان نەدایتە پەرلەمان چونکە ئەمە قەناعەتمان وایە دەبی پێشی بدەین پرۆژە بدەینە پەرلەمان لە دەرەوە سازان بکەین لە دەرەوەی پەرلەمان سازان بکەین کە سازانمان کرد ئەو سازانە دەنێرین ناو پەرلەمان ئێمە پرۆژەک نانێنە ناو پەرلەمان هەڵا بنێتەوە یان پرۆژەک نانێنەوە پەرلەمان کێشە دروست بکە پێمان باشە چونکە ئەو پۆستانە هەموو تەوافقن هەمووی سازانی سیاسی لەسەرکرایە لە بەغداڕا تا ئێرە ئەوەش دەبی بە سازان بێ پۆستی سەرۆکی هەرێم دەبی بە سازان بێ پێمان باشە لە دەرەوەی پەرلەمان سازانی لەسەر بکرێ ئەوجا ئەو کاتی پرۆژەکە بستە ناو پەرلەمان و کۆتایی پێ باشە لەسەر ئەو پرۆژەیە وەستم بەڵام هەندێک شت هەبوو کە زووتر ویستم لێت بپرسم بەڵام ئاراستەی گفتوگۆ کە تۆزە گۆڕە
لە سەردانتان بۆ لای لایەنەکان بۆچی هەندێک لایەنتان بایکۆت کرد بە نمونە من هەستم کرد دیدارێکم کرد لە تاوتودا لەگەڵ قادر عەزیز سکرتێری حزبی ئایندە سەردانتان نەکردبوون لە کاتێکا ئەوانیش لایەنێکی سیاسین لە هەرێمی کوردستاندا دڵگرانن لێیان نادڵگران نین لێیان بەڵام ئەوان لە پەرلەمان حکومەت بەشدار نینە دەنا دڵگران نینە بە باوەگلەوەی پێشوازیمان لە قادر عەزیز و مەکتەبی سیاسی خۆیان کرد لە مەکتەبی سیاسی منێک لەوێ بووم لەگەڵیان دانیشتین و پەیوەندیشمان زۆر خۆش. ئەی بۆچی سەردان نەکران ینی گرنگ نەبوو پێتان کە ڕێی ئەوان وەربگیرێت؟ ئەوان لە ناو حکومەت و پەرلەمان نینە بۆیە. باشە بەڵام پرسی سەرۆکایەتی خۆ پرسێکی گشتی ئەوە سەرۆکی هەموو هەرێمی کوردستان دەبێت. ئێستا بۆ سازانگەر و حیزبان دەکرێت کە لە پەرلەمان وجودیان هەیە ئەوان لە دەرەوەی پەرلەمان نەرەوەیە و دەکرێت وەختێکی تر سەردانیان بکەن پێشتر سەردانی ئێمە بەیەکەوە دانیشتبوون. باشە لە سەردانتان بۆ لای لایەنی تورکمانی بەڵێنی جێگری سەرۆکی هەرێمتان پێداون؟ ئەوانش داوایان نەکردێ و سەردانەکەش بۆەوە نەبوو. بەڵام ئێمە لێدوانێکمان هەیە سەردانەکە لەوە نەبوو بین لە بیدایەتەوە ڕاپۆستەکان دابشکەینەوە و باسە نەکرایێت چونکە عادەتەنەوە پۆستانە لە کاتی هەڵبژاردن کە هەڵبژاردن کرا و کابینەی نوێ دانرا لەوێن دەردابش دەکرێتەوە ئەوەی ئێمە باز دەکەین ئێستا پرسی دەستور و سەرۆکایەتی هەرێم بووە ئەوانە ناوان باسییان کردێ و ئێمە باسمان کرد. بەڵام لێدوانێکی ئەیدمعروفمان هەیە و باز دەوە دەکات کە طرحی ئەو بابەتیان کردووە و پارتی دموکراتی کوردستانیش نەکەوەی قەولیان دابێتنی بەڵام وتوانە کە پێیان خۆشەوە طرحێکی معقولە. ناقەشە لەسەر و بابەتانە هێشتا نەکرایەت دەکرێت وەکو خۆت و کە دەستی سەردانی حزبەکە دەگەدانیشتن دەکەیت زۆر بابەت دەکرێتەوە بەڵام ئەسلی بابەتەکە ئەسلی سەردانەکە بۆ ئەو پرسە بۆ شتی تر نەبووە. من دەمەوێت ئەوەش بڵێ من نەتەوەکانی لە کوردستان وەکو مەسیحی وەکو تورکمان وەکو ئێزیدی ئەوان هاوڵاتی ئەو وڵاتن وەکو ئێمە و مافی خۆشیتیان ئەگەر هەموو مافەکانی خۆیان پێ بدرێ ئەرکو مافیان پێ بدرێ ئەرچیشیان هەبی مافیشیان هەبی و ئەو وڵاتانەی کە دیموکراتیش تەواو پێگەیشتیە حسەی نەتەوە نادرێ بەڕاستی خەڵک خۆیان دەبژێ لە بۆ هەموو پۆستەکان بە پێی ڕێنماییەکان ئازادە زۆر جارەوە بە لە وڵاتە کەسێک بوویتە سەرۆکی وڵات بەڵام لە نەتەوەیەک بووە کە ژمارەی لە نەتەوەکانی زۆر کەمتر بووینە زۆر تەبیعیەوە بەس وڵاتی مە هێشتان ئەو دیموکراتیە نەگەیشتەوە قۆناغی دیموکراتی شتەکان بە سازان دەکرێت بوویتە محاسەسا ئەگەر ناخۆ لە وڵاتەکانی تر بەو شێوە نییە. باش تا چەند ینی تاوەکو ئێستاش لە پاژەوەی ئێوە یەکتر بینینتان هەبوو وەفدی فەرمیتان سەردانی لایەنەکانی کرد لەسەر و پرسە هێشتا هەڵوەشانەوەی حکوومەت و پێکەنانی حکوومەتی زۆرینەوە ئەوە هەرگەرێکی کراوەیە بەنسبەت پارتی دموکراتی کوردستانەوە جارێ مایە ئەمە ئەگەر نەگەنە ڕێککەوتن یان وەکو ئەگەر یان ئەمە گریمان ئەگەر نەگەنە ڕێککەوتن پارتی ڕەنگە پلانی تریشی هەبی و کارتی تریشی هەبی و شتی تریشی هەبی وەکو چی بۆ نمونە ئەی خۆشەرنێ کەشفیان بکەین کەشفیان ناکەین بەڵام ئەما دەمانەوێت بە نزیکترین ڕێگا بگەینە جێ ئەگەر نەگەیشتن بە نزیکترین ڕێگا بگەینە جێ ئەگە بە نزیکترین نەگەیشتنی بە ڕێگای وەسەد بگەینێ مە دەست دۆ شتی گەورە و خراپ نەبین چونکە ئەو وڵاتە ئەمانەتە لە ئەستۆی ئێمە وەکو مەسئولین خێنی شەهیدان ئەمانەتە لە ئەستۆی ئێمە ئەو وڵاتە لەسەر هەزاران معانات گەیشتە ئێرە ئەمە وا بە ئاسانی نامانەوێ شتەکان تێک بدەین و لێک بترازێنین تا پێمان بکرێ بە نزیکترین ڕێگادا دەچی ئەگەر نەکرا ئەو ڕێگانش ئەگەری کراون ئەگەر نەکرا و کاتی باز لە شتی تر دەکەین بەڵام جارێ پێمان باشە سازان بکرێ و بە سازان کێشەکان چارەسەر بکەین بەس بۆ هەوڵش بدەین بەرژەوەندی گشتی لەبەر چاوجیرێ. من لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا ینی هەستم نەکرد کە تۆ ئومێدی ئەوە هەبێت کە ئەم بابەتە لە نێوان لایەنەکانە بگاتە چارەسەر تێنەگەیشتم بۆ بەعکسەوە من قەناعەتم دەگەنە چارەسەر پێش ئەو وادەیە پێش ئەو وادەیە قەناعەتم دەگەینە چارەسەر و لە دەرەوەی پەرلەمان سازان دەکەین لە پەرلەمانیش یاسایەکە هەموار دەکەن ئەو قەناعەتی منە قەناعەتم دەگەینە سازان. باشە قسێکی دیکە هەیە یەکێک لەو کارتانەی کە پارتی دەیەوێت بەکاری بێنەوەیە کە پرۆژەی هەیە بەڵام بۆ 20 ئاب واتە لە پاش 20 ئاب بۆ پرۆژەکەی پێشکەشەکە لەناو پەرلەمانی کوردستان جارێ زووە من نانە جارێ زووە ئێمە جارێ باش لە ڕێگا نزیکەکە دەکەین باسی ڕێگا دوورەکان ناکەین جارێ باش حتمما نەگەر لێرە نەگەیشتنە قەناعات پارتی پرۆژەی تری هەیە و پیلانی تری هەرە ڕێگەی پەرلەمانەوە
لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی دەرەوەی پەرلەمان بی لە ڕێگەی سازان بی بەڵام من ئەوە دەڵێم تا پێمان بکرێ ڕێگان نزیکەکە هەردەبژێرین و بە کەمترین زەرەر هەڵدەبژێرین ئێمە نەک بمانەوێت مەسەلەکە وەکو دەرێ گرێچوێرەکان قوڵتر بکەین تونتر بکەنەوەمان ناوێت. ئێستا گرێچوێرەکان ئاسانترەکرێنەوە یان قورستر بوون؟ ئەمێدەوارم ئاسان بکرێنەوە و من بە قەنەعاتی من لایەنەکانیش ئەوانیش وەکو ئێمە هەست بە و مەسئولیەت و هەست بە وەزعی کوردستان و خەتەر و مەشاکلەکان دەکەن ئەوانیش بە تەئکید دەبی هەولی سازان بدەن زیاتر بێنە پێشەوە. باشە کاتم کەم ماوە حەز دەکەم لەسەر دۆخی پارتی و هەرچەند کۆمەڵی کۆمنتی زۆری شاتۆ من هەوڵ دەدەم کۆمەڵێکی زۆریان لێ بخوێنمەوانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زۆرن کۆمنتەکان بەهەرحاڵ دۆخی پارتی چۆنە لە ئێستادا و هەندێک جار باس لە ڕاجیایی دەکرێت لەسەر ئەم پرسەژە ناو پارتی دموکراتی کوردستانە ڕاجیایی هەیە لەسەر بابەتی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ناو پارتیدا لە ناو خودی خۆیدا؟ باوەڕ ناکەم بەنسبەت پرسی سەرۆکایەتی باوەڕ ناکە یان نییە؟ قەنەعات ناکەم هەبی چونکە ئەمە ئەو بابەتە لە مەکتەبی سیاسی لە ئەنجومەنی سەرکردایەتی لە شوێنەکان باسکرایە و مناقەشەی لەسەر کرایە ئێمە ڕێیمە وایە بەو شێوەیە کە باسم کرد بەو شێوە چارەسەری سەرۆکایەتی هەرێم بکرێت جیاوازی بیرروڕا حتما هەردەبیم ڕەنگە لە بینی توش جیاوازی بیرروڕاوی بەڵام قراری نهایی پارتی ئەوەیە. باش زانیارێکی دیکەم هەیە یان تایبەتە بەخۆت وەکو کاکەمی نەجار باس لەوە دەکرێت تۆ سەرپەرشتیاری هەموو لقەکانی پارتی دموکراتی کوردستانی وانە پارێزگای هەولێر بەڵێ لە پارێزگای هەولێر دەوترێت کە کەمنەوانەی گوێت لێ یەگرن واتە سەیتەرەت بەسەر چەند لقێکی کەمدا هەیە وایە؟ هەدێوانی جێم لێ ناگرن چنە نازانم ئەمە زانیاری بۆ من گەیشتووە وەڵامم لە تۆوێ زانی ئێمە کاری حزبی دەکەین ئەو حیزبە مڵکی من نییە مەسئولێک جێرە من بگری وەکو کاکەمینیان جێم لێ نەگری ئەو پۆستەکە درایتە من حزب دایتی من تا لەو پۆستە بم ئەوانی لە خوارە منن مەزبورن گوێم لێ بگرن ئەگەر گوێم لێ ناگرن مەفروزە داوا بکەن لە سەرکردایەتی من بگۆڕن. هەیە گوێت لێ نەگرێ؟ نییە کەس نییە گوێم لێ نەگری و ئەوەی بە من گەشت بە جۆرە لە جۆرەکان دژایەتی دەکرێت وایە؟ زین چیە هەندە دژایەتی هەیە دژایەتی منسەبە دژایەتی مەسئولیەتە سبەنێک کابرا دەبتە وەزیریان دەبتە محافظ ڕەنگە خەڵکێکی تەمۆحیە بێویش بتە محافظ لا لە ناو حزب و لە ناو حکومەت و لە هەموو گوێ لە هەموو لەوەتی دنیا هەیە ئەو تەمۆحمل ملانەیە هەر هەیە لە ناو پارتیش ڕەنگە خەڵک هەبی پێی خۆشە من لەو پۆستەنم ئەو بێتە ئەو پۆستە بەڵێم ئەو کێشانە نەبن ئەوە تموحە بەڵام برێ التزام نەکردن و ڕازی نەبوون لە ناو پارتی شتیوانیە. باشە سپاس دەکەم دەچینە سەر کۆمنتەکان کۆمەڵی کۆمنت هاتووە هەژان شێخنووری نووسیوەتی بۆچی پارتی ناوێت دەست بەرداری پۆستی سەرۆکی هەرێم بێت 10 ساڵە ئەو پۆستەیان لایە کێشەکان هەر هەمان کێشەی 10 ساڵ پێش ئێستن کەی جێگە بە حیزبێکی دیکە دەدەن بۆ ئەوەی ئەوانش تاقی بکەنەوە؟ ئەو کاتە جێگا بە حیزبەشی دیکە دەدەین وەختی لە هەڵبژاردن زیاترین دەنجهینە دەستی دەکەین. باشە مادام هەڵبژاردن هەیە لێرە سندوقی هەڵبژاردن ئەو ڕێگایە دیاری دەکەن. باشە سوپاس دەکەم دڵزاریش دڵزار عەبدوڵڵا نووسیوەتی لێ بپرسە ئایا کاک مەسعود بە چ یاسایەک دەتوانێت خۆی کاندید بکاتەوە چ لە پەرلەمان چ لە ناو خەڵک؟ باسمان کە زۆر ئەم ناقەشە لەسەرەوە کرد دەبێ سازان لەگەر حزاب بکەین و یاسایەکە هەموار بکەینەوە زۆر باس کرد. باشە هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیدایەت نووسیوەتی ڕێکەوتنەکە بە هەر جۆرێک بێت دەبێت لە قازانجی پارتی کۆتایی بێتەگینە پارتی قوبوڵی نییە وەک خۆم باوەڕم بە یەکگرتنی چوار حیزبەکە نییە دڵنیام لە کۆتاییدا دەگەنە سازان و ڕێکەوتنێک کە لە قازانجی پارتی و بارزانیدایە نەک شەقامی کوردی ڕێکەوتنێک گەر لە قازانجی ئەوە بێت لە قازانجی شەقامی کوردی نییە؟ من حەز دەکەمەوە پێ سەراحەت پێ برێم هەر کاتی پارتی بە هێزبی ئاشتی لە کوردستان زیاتر بەرقەرار دەبی ئەوە تەجروبەی ڕابردووش هەیە. ئەی لایەنەکانی دیکە من ناڵێم لایەنەکانی دێن من باسی خۆمان دەکەم. باش ئەگەر پارتی بە هێزبی ئاشتی لە کوردستان زیاتر بەرقەرار دەبی هەر لەسەر مەساسەش ڕێگەنیان هیچ لایەنێکی تر بەهێز بێت لەبەرەوەی ئاشتی بەرقەرار نابێت لە خەڵک نەگرتێ بە هێزبی کاکە خەڵکیش بەهێزە و خەڵکیش دەسەڵاتی من باسی خۆمان دەکەم. باشە من دەڵێم خەڵک پێویست ناکە لەمە بترسێ هەر کاتی
پارتی بەهێزبی ئاشتی لە کوردستان زیاتر بەرقەرار دەبێت و پارتی خۆشی باش بۆ نمونە ئەگەرێتی بەهێز بێ بۆ نمونە ئەگەرێتی بەهێز بێت ئاشتی بەرقەرار نابێ و ئەمنیەتەکەوێتە مەترسیەوە من باسی خۆم دەکەم زارێ باشە ئەوەکو پارتی وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕایتۆ بزانم ئەگەر سبێنە یەکێتی بەقوت ئەوە ڕای منە ئەو باسی من دەکا دەڕێ دەبی لە قازانجی پارتی کۆتایی بێ من دەڵێم قازانجی پارتی قازانجی ملەتی کوردە کێشە لەوە نییە باسی ئەوە دەکەم باش واتە باش ئەو منطقیان ینی ئەسلمێنی کە دەبێت لایەنەکان بگەنە ڕێکەوتنێکە لە قازانجیەوە بێ چونکە ئەووا دەڵێ ئەڵە چوار لایەنەکە گەنە ڕێکەوتنێکە لە قازانجی پارتی من دەڵێم قازانجی پارتیش قازانجی کوردستانە و هەر حیزبەکیش دەنجی زیاتری هێنا پیرۆزی بی هەر خەڵکی کوردستان دەنجی بە چێدا بڕیار لە دەست خۆیتی ئەمە کێشەمان نیە لەو باش هەر ژیانی دیموکراتی وایە کاکە ساڵح گۆران نووسیوێتی لایەنەکان بە دوو مانگ نەگەیشتنە ڕێکەوتن اینجا بەسی ڕۆژ دەگەنە ڕێکەوتن ئەو بۆ خۆی نووسیوێتی هەرگیز مێدەوارم بگەینە ڕێکەوتن ئەگەن دەگەین انشاءڵڵا باش دوا کۆمنت دەخوێنمەوانێ فەرهاد ئیمپراتۆر نووسیەتی وەکو پێشمەرگەیەکی وادارم زوو دەستبەرداری پۆستەکەی بێت باشترە زۆر عەجەلەیتی وەڵاهی واڵێ برێ قرارە لە دەستتونیە دەست خەڵکی کوردستانە سپاس ئەگە زۆر بە عەجەلەی و قرارە کەبین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سپاس دەکەم کە میوانی تاوتۆبی ئازانی نافتی سپاس بۆ کۆمنتەکانیەوە بۆ سەرنجتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوادارم توانی بێت مەڵامتان بۆ وەربگرمەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.